نهێنیەکانی جەنگی عێراق بۆ سەر کوێیت. کۆمەڵناسی دیاری عێراق عەلی وەردی دەڵێت ئاژەڵ کە دەتخوا بیانووی تەنیا برسیبوونەکەیەتی و ناڵێ لە پێناو کەس. پێچەوانەی مرۆڤ هەمیشە بۆ جەنگ پاسا و لە پێناو ئەوانی تردا دەهێنێتەوە. ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە بەرایی مێژوو تا ئێستا کۆتایی هەر جەنگێک تێیدا سەرەتای دەستپێکردنی جەنگێکی تر بووە. دوای کۆتایی هاتنی جەنگی دووەمی جیهانی لە ساڵی 1945 لە ئاستی جیهانیدا دوو بلۆکی گەورەی هێز دروست بوو. یەکەم ئەمریکا و دووەم یەکێتی سۆڤیەت. لە دوای ئەو کاتەوە هەردوو هێزەکە کەوتنە جەنگی سارد. هەر جەنگێک لە دوای ئەو کاتەوە ڕووی دەدا ناڕاستەوخۆ یەکێک لەو دوو هێزە لە پشتیەوە کاری دەکرد. ساڵی 1970 و ساڵێک دوای ئینقیلابی ئێران دەوڵەتی عێراق جەنگی لە دژ ڕاگەیاند. ماوەی شەڕەکە 8 ساڵی خایاند. ئەمریکا هاوکاری پێشکەش بە ڕژێمی سەدام حسێن دەکرد. لە بەرامبەردا یەکێتی سۆڤیەت لە پشت ئێران بوو. دەوڵەتانی عەرەبی و لە ناویاندا هەردوو وڵاتی کوێیت و سعودیە باڵپشتی دارایی عێراق بوون. لە دوای کۆتایی هاتنی جەنگی عێراق ئێران ساڵی 1970 عێراق قەرزێکی زۆری لەسەر کەڵەکە ببوو. مەزەندە دەکرا بە 8 ملیار دۆلار. دوای وەستانی جەنگەکە هەرێکە لە سعودیە و کوێیت داوای قەرزەکانیان لە عێراق کردەوە. بەڵام ئەو کاتە عێراق توانای دانەوەی نەبوو. ویستی لە ڕێگەی سیاسەتی بەرزکردنەوەی نرخی نەوت قەرزەکانی بداتەوە. عێراق هەردوو وڵاتی کوێیت و ئیماراتی تۆمەتبار کرد کە پابەند نەبوون بە یاساکانی هەناردەکردنی نەوت و ڕێژەیەکی زۆری نەوتیان هەناردە کردو. ئەوەش بۆتە هۆی دابەزینی نرخی نەوت لە 18 دۆلارەوە بۆ 10 دۆلار. هەرچەندە دواتر کوێیت پابەندبوونی خۆی بە یاساکانی هەناردەی نەوت ڕاگەیان. دەوڵەتی عێراق دوای جەنگەکە ڕایگەیان کە ئەو شەڕە تەنیا بۆ عێراق نەبووە بۆ پاراستنی ئاسایشی ناوچەکە و کەنداو بووە لە مەترسیەکانی ئێران. بۆیە دوو مەرجی بۆ وڵاتانی سعودیە و کوێیت دانا. یەکەم لێخۆشبوون لە تەواوی قەرزەکان. دووەم دانیشتن لەگەڵ عێراق و ئەوڵدان بۆ ڕێککەوتنی نوێ. بەڵام مەرجەکانی عێراق ڕەت کرایەوە. دوای ئەوە سەدام نەک قەرزەکانی نەگەڕاندەوە. لە پاڵیدا دوو داواکاری لە وڵاتی کوێیت کرد. یەکەم پێدانی 10 ملیار دۆلار. دووەم هەردوو دوورگەی بووبیان و وربەی کوێیت بەکرێ بدرێن بە عێراق. ساڵی 1990 دوای کۆبوونەوەی سەرانی وڵاتانی عەرەبی لە بەغدا سەدام بە ئاشکرا نیگەرانیەکانی خۆی بەرامبەر وڵاتی کوێیت ڕاگەیاند. پاشان عێراق وڵاتی کوێیتی تۆمەتبار کرد بە هاوکاریکردنی ئەجەندای ئیسرائیل لە ناوچەکە. پاشان وتی دەوڵەتی کوێیت نەوتی چاڵەکانی ڕومێڵەی سەرسنووری نێوانیانی بە قاچاغ و نایاسایی بەکارهێناوە. لەو کاتەدا ئەڕەشەی گرتنی کوێیتی کرد. وڵاتانی عەرەبی و بەتایبەت محەممەد حوسنی موبارەکی سەرۆکی مصر هەوڵی نێوەنگیریدا بۆ ئەو مەبەستەش سەردانی هەرێکە لە عێراق و کوێیت و سعودی کرد. بەڵام بێ ئاکام بوو. لە 2 مانگی 8 ساڵی 1990 سەدام حسێن ئەڕەشەکانی کرد بە کردار و گاردی کۆماری کە گەورەترین هێزی پڕچەک و ڕاهێنراوی ناوچەکە بوو هێرشی کتوپڕی کردە سەر کوێیت. هێرشەکە ئەوەندە خێرا بوو کە نوێنەرایەتی وڵاتان فریای ڕۆیشتن نەکەوتن. لە سەرەتادا هێزەکانی عێراق سیستمی بەرگری ئاسمانی کوێیتیان تێکشکاند. دواتر لە ئاستی زەمینیدا تانکە عێراقیەکان هێرشی زەمینیان ئەنجامدا و تەواوی تانکەکانی کوێیتیان تێکشکاند تا بانگی عەسر گاردی نیشتیمانی کوێیت و گاردی ئەمیر کۆتاییان هات. عێراق سەرکەوتنی ڕاگەیاند. دوای سەرکەوتن سەدام سەردانی هێزەکانی دەکات لە کوێیت. دوای گرتنی کوێیت سەدام عەلا حسێن خەفاجی کە کەسێکی بەڕەگەز کوێیتی بوو دەیکات بە سەرۆکوەزیرانی کوێیت و کابینەیەکی نوێ پێک دەهێنن. دوای 4 ڕۆژ سەدام کابینەکەی هەڵدەوەشێنێتەوە و ڕاگەیەندراوێکدا کوێیت دەخاتە سەر عێراق و بە پارێزگای 19هەمینی عێراق لە قەڵەمی دەدات. دوای گرتنی کوێیت ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی کۆ دەبێتەوە. لە پاڵ ئیدانەکردنی داگیرکاریەکە داوای دەست بە جێکشانەوە دەکات. بەپێی بەڵگەنامەیەکی ماڵپەڕی ویکیلیکس ئەمریکا دوای جەنگی عێراق ئێران هەوڵیدا ڕژێمی سەدام حسێن بڕوخێنێت. جەنگی کوێیت ئەو پاساوە بوو کە ئەمریکا بە دوایدا دەگەڕا. لەو کاتەدا کۆمکاری وڵاتانی عەرەبی لە میسر کۆبوونەوە و تێیدا ئیدانەی گرتنی کوێیتیان کرد. سەدام حسێن لە ڕێگەی عەلی عەبدوڵڵا ساڵح
20 ملیۆن دلار پێشکەش بە حوسنی موبارەکی سەرۆکی میسر دەکات تا پاڵپشتی لە عێراق بکات، بەڵام میسر ڕەتی کردەوە. حوسنی موبارەک بە بەریتانیەکان دەڵێت سەدام حوسێن دەیەوێت دەوڵەتێکی بەهێز لە ناوچەکەدا دروست بکات، بۆیە بەبێ بەکارهێنانی هێز لە کوێیت ناچێتە دەر. مارگرێت تاچەر سەرۆکوەزیرانی ئەو کاتی بەریتانیا بە ئەمریکا دەڵێت بەعساوێکی یاسایی بدۆزنەوە بۆ دەرکردنی سەدام حوسێن، چونکە ئێمەش هێرش نەکەین ئەگەری بە یەکدادانی ئیسرائیل هەیە لەگەڵ عێراق. ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی بڕیاری 661 دەردەکات و سزا بەسەر عێراقدا دەسەپێنێت. ئەمریکا بە هاوپەیمانیەتی 34 وڵات جەنگ دژی عێراق ڕادەگەێنێت لە کوێیت. بە دوو قۆناغ جەنگەکە ئەنجام درا. یەکەم قەڵغانی بیابان، ئەوە بۆ پاراستنی چۆلگەنەوتیەکانی سعودیە بوو، چونکە عێراق لە هەوڵی گرتنی ئەو ناوچانەدا بوو. دووەم گەردەلوولی بیابان لە هەفتەی مانگی یەکی ساڵی 1991 هێرشی بەرفراوانی هاوپەیمانان بۆ سەر هێزەکانی عێراق دەستی پێکرد. هێزەکانی هاوپەیمانان ناویان لە شەڕەکە نابوو گەردەلوولی بیابان. سەدام حوسێنیش ناوی نابوو دایکی جەنگەکان لە مێژووشدا بە جەنگی کەنداوی دووەم دەناسرێت. دوای 100 ڕۆژ لە جەنگی سەخت لە 27 مانگی دوی ساڵی 1991 هێزە عێراقیەکان لە کوێیت پاشەکشە دەکەن و شەڕ ڕادەگیرێت. ئامارەکانی زیانی جەنگ 75 فڕۆکەی هاوپەیمانان تێکشکا و 63 فڕۆکەی ئەمریکا کەوتە خوارەوە. تەقاندنەوەی 600 بیرەنەوتی کوێیت لەلایەن سوپای عێراق. عێراق 500 تەن نەوتی ڕژاندە ناو ئاوی کەنداوە. بەدەر لە پیسبوونی ژینگە بە هەزاران باڵندە و ماسی و زیندەوەرانی تر قڕ بوو. 70 بۆ 100,000 سەربازی عێراق کوژران، دەیان هەزار خەڵکی سڤیل لە ناوچوو، 147 سەربازی هاوپەیمانان کوژران. لە کاتی جەنگەکەدا عێراق موشەکی ئاراستەی ئیسرائیل و سعودیە کرد. لە هەردوو وڵاتەکە زیانی گیانی و مادی بەرهێزەکانی هاوپەیمانان کرد. تێچووی جەنگەکە 6 ملیارد دلار. سعودیە و کوێیت تێچووی شەڕەکەیاندا و بە تەنیا سعودیە 36 ملیاری تێچووەکەی خستە سەر خۆی.